لاری لوتکەی هەفتەی شەشەمی خولی پلەیەکی کوردستان یانەی زانکۆی جیهانی سێیەمی ڕیزبەندی لەسەر یاریگایانەی پیشەسازی پێشوازی لە کۆیەی دووەم کرد. کۆیەی میوان بە دەرفەتێک دەستپێشخەری کرد، بەڵام زانکۆی جیهان بە کۆمەڵێک هێرش وەڵامی دایەوە. بە تایبەت یوسف وریا لە تۆمارکردنی گۆڵ نزیک بوو، ستون ڕێگری لێ کرد. لانیوەی یەکەم هەردوو تیب نەیانتوانی بە گۆڵ بگەن. لانیوەی دووەم زانکۆی جیهان لە سەرەتاوە ئامانجی گۆڵێکی خێرا بوو. لە خولەکی 62 یوسف وریا توانی بربەستی یەکسانی ببڕێت و تیپی خاوەن ماڵ بە گۆڵ یەکەم پێش بخات. کۆیە زوو هەوڵیدا ئەنجامەکە یەکسان بکاتەوە. ستون وەڵامی نەخێر بوو بۆیان. لە خولەکی 90 لە ئاکامی هێرشێکی هەڵگەڕاوە سیکیرۆ ئیبراهیم ئەنجامەکەی بۆ زانکۆی جیهان دوو هێندە لێ کرد. کۆیە هەموو کۆششی خۆی خستەگەڕ بۆ گەڕانەوە بۆ کەش یاریەکە، بە گۆڵ نەگەیشت. لە دواساتەکانیش تواناکانی لەشکر شەریفی بەهۆی وەرگرتنی کارتی سوورەوە لەدەستدا. یاری تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و زانکۆی جیهان بە دوو گۆڵی پاک براوە بوو. سپاس بۆخوا یاریی زۆر گرنگ بوو ئێمە، یعنی ئەم یاری پێشوو لە یاری سمێڵ لە زاخۆ تەعادول بوون، یعنی هەموو طموحی ئێمەوە بوو لە ساحەی خۆمان نە سێ خاڵ بێنین، وتومە یعنی لە دەرەوە خاڵێ بێنە لە ساحەی خۆت سێ خاڵ بێنە یەکێکی لەو چوار فەریقە سەرەکەی. سپاس بۆخوا ئەم یارێ بە ئەنجام و بە ئاس و بە هەموو شتێ یعنی ئێمە براوە بووین، یاریی زۆر باش ماگر دەستخۆشیم لە یاریزانەکان هەیە، موفق بووین. سپاس بۆخوا. ئێمە وەکو یانی وەرشی کۆیە خۆتان نەزان ئامادەکاری باشمان کردەوە بۆ ئەوەی سەرکەوین بە خولی نایابەکان، بەڵام ئەمڕۆ موفق نەبووین. نازانم قسە لەسەر حەکەم و ناوجوانە ناکەمەوە، ئیشی خۆیانە، ئیشی من نییە. بەڕاستیەوە بۆ خۆتان ئاگادار بوون شۆتی یەکەم یاریی تۆزە مام ناوانمان کرد، بەڵام شۆتی دووەم حەقی یاریەکەماندا، بەڵام موفق نەبووین لە پێشەوە. ئینشاءڵڵا هەوڵ دەدەین لە یارەکانی کە ئەو هەڵانێکە کردومانە چارەسەریکەین، بتوانین لە گەمەکانی کە سێ خاڵی یارەکە بەدەست بێنین و دڵی ئەو شارە جوانەی کۆی خۆشکەین و سەرکەین بۆ ڕیزی نایابەکان. بەم شێوەیە زانکۆی جیهان پلەی دووەمی لا کۆیە وەرگرت و بووە خاوەنی 12 خاڵ. کۆیەش بە دەخاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی پێنجەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.